هیوادارین ئیتر بەس بێ داواکەین لە وەزارەتی دارایی لەگەڵ وەزارەتی دارایی عێراقدا بگەنە ئەنجامێکی پتە و کۆنکرێتی بۆ ڕزگارکردنی خانەنشینان لەم وەستانەی بەردەم بانقەکان بە شەو و بە ڕۆژ و بە دەیان سەعات بۆ وەرگرتنی موچەکانیان و کە چەندینیان لەو پێناوەدا کۆچی دوایی کرد. جارێکی تر ئەگەر خانەنشینێک کۆچی دوایی بکات لە ڕێزی موچەوەرگرتنە ئۆباڵەکەی بە ئەستۆی بەرپرسانە بە تایبەتی ڕوون دەکەمەوە بە ڕێز وەزیری دارایی. هیوادارین و داواکارین و ئەمە ڕێی هەموو خانەنشینانە کە لەگەڵ وەزارەتی دارایی عێراقا بگەنە ئەنجامێکی پتە و لە ڕێی بە بانکی کردنی موچەکانمان بۆ ئەوەی بە شێوەیەکی شارستانی وەریگرین. بۆ ئێمە گرنگ نییە بناوی ئەو بانکە چییە، گرنگ ئەوەیە زەمانەتی هەبێ و گرنگ ئەوەیە کەوا حکوومەتی عێراقی پاڵپوشی لێ بکات. هیوادارین بە زووترین کات ئەو کێشەیەشمان بۆ حەلکەن. ماومە ناماوە لێرەدا ئەمەوێت پێتان ڕاگەێنم بەڕێزان بە هەموو لایەکی ڕاگەێنین کە ئێمە لە ئایندەیەکی نزیکدا ئاهەنگێکی سنجیلانە ئەگێڕین بۆ ئەو خانەنشینان ئامادە بن و بۆ ئەو کەسانەی کە پاڵپشتمان بوون و داوایان لێ یەکەین لەو کاتا حزوریان هەبێ بۆ ئەوەی هەلە ئێستاوە ئاگادار بن. داواکەم لەو خانەنشینانەی کە هەڵە و کەم و کوڕی لە موچەکانیانە هەیە ئەمە یەکەم مانگە خۆتان نەزانن شتێکی کتوپڕ بوو، بڕیارێکی کتوپڕ بوو. بەڕاستی من کەسی شەخصی خۆم زۆر لەو باوەڕدا نەبووم فریاکەون دەستخۆشیان لێ یەکەین بەڕاستی وەزارەتی دارایی هەردوولا، بەڵام داوایان لێ یەکەین ئەگەر هەڵەیەک کەم و کوڕیەک لە موچەکانیانە هەبوو دان بە خۆدا بگرن دوایی هەموو شتەکان ڕاستەکرێتەوە و ئەو کەسانەی باوەمەتریان نەکردووە موچەکانیان بۆ سەرف کردوون بەڵام با باوەمەتریەکانیان زوو تەواو بکەن. داواکەم لە خانەنشینان زۆر بە گەرمی داوایان لێ یەکەم کە ئەو پرسیارەی پەیوەندی بە ئێمە یەکێتی خانەنشینانەوە نەبێ ئاراستەی ئێمەی نەکرد. بەڕاستی ڕۆژانە ئەمەندە پرسیارمان ئاراستە دەکرێت کە پەیوەندی بە ئێمەوە نییە. ئێمە جیهەتێکی ڕەسمی و حکومی نین، هەندێ وەڵام هەیە وەڵامی یاساییە ژمێریاریە دەستمان نەناوە بەروو خەڵکەوە پرسیارمان بۆ کردوون. داوایان لێ یەکەین خۆیان بە دوای ئیشی خۆیان نابچن، پرسیاریان هەیە بچن لە بەڕێوەبەرەتی خانەنشینی و ئیتر داواکەین پرسیارێ پەیوەندی بە ئێمەوە نەبێ ئاراستەی ئێمەی نەکرد. داواکەین لە کەناڵەکانی بینرا و بیسراو داوایەکی بەتینیان لێ یەکەین. خۆتان نەزانن بە تایبەتی ماوەیەکە و بە تایبەتی بەندە خۆتان نەزانن بەڕاستی زۆر بێ ئیسراحەت بوون. بتر لە 165 بەرنامەی تەلەڤیزیۆنی ڕۆیشتوم، بتر لە 150 دیدارم هەبووە لەگەڵ کەناڵی بیسرا و بینراوەکان و رادیۆکانە. جگە برادەرەکانم ڕەفیقەکانم ئەزانن کە ئەوانیش هەموو لەگەڵ ماهیلاکن کە ئەوانش پشتیوانم بوون کە ئەوانیش ئەگەر ئەوان نەبوونە بەڕاستی بەتەنها بە من ئەم شتانە ڕێک نەیەخرا. بەڵام بەڕاستی زۆرمان دوین. داواتان لێ یەکەین بۆ ماوەیەک شومان بدەنێ داوای بینین و چاوپێکەوتن و بەرنامە دروستکردنمان لەگەڵ مەکەن بۆ ماوەیەک تا شتێکی نوێ دێتەکایەوە ئەو کاتە لە خزمەتانە. هیوادارم دروشمەکەمان تا سەر بڕوا. داواکەین لە پەرلەمانتارەکانی بەغا کە لەگەڵمان بن لەگەڵمان بمێنەوە لەسەر خەت تا کۆتایی کارەکانمان تا کۆتایی کردارەکانمان کاروانەکەمان. دووبارە سوپاسانەکەین و جارێکی تر بەخێر بێن سەر چاوان. دووبارە سوپاس بۆ هەموو لایەک.